حکوومەتی عێراق بەشێک لە هێزەکانی بەرپەشدانەوەی خێرای لە قەزای خورماتووی پارێزگای سەلاحەدین بۆ ناوچەکانی باشووری عێراق کێشایەوە. ئەمەش مەترسی لای کوردەکانی نیشتەجێی ئەو قەزایە دروست کردووە. ناکۆکی نێوان کورد و تورکمانی شیعە لە خورماتوو لە ئاستێکدایە. گەر هێزەکانی بەرپەشدانەوەی خێرا قەزاکە جێبهێڵن، مەترسی سەرهەڵدانەوەی شەڕ و ئاژاوە دێتە ئاراوە، چونکە ئەو هێزە دۆخەکەی کۆنتڕۆڵ کردووە و باڵانسی ڕاگرتووە. بەدڵنیاییوە ئەگەر ئەم هێزە بکشێتەوە پێمان وایە وەزی ئەم شارە باش نابێت، لەوانەیە حاڵەتێکی نەخوازرا و ڕووبدات. لە ڕابردوودا کورد و تورکمانی شیعە لە خورماتوو شەڕی خوێناوی لە نێوانیاندا ڕوویداوە. تا لە 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو قەزاکە بە تەواوەتی کەوتە دەست تورکمان و کوردەکان ئاوارە بوون. بەڵام پاش چەند مانگێک حکوومەتی عێراق هێزەکانی بەرپەشدانەوەی خێرای وەکو هێزێکی بێلایەن ناردە قەزاکە و ئارامی بۆ گێڕایەوە. لە ئێستادا تورکمانەکان لە نێو خورماتوودا خاوەن هێزن، پێشمەرگەش لەو قەزایە بوونی نییە. بۆیە کوردەکان ترسیان هەیە لەوەی بەکشانەوەی هێزەکانی بەرپەشدانەوەی خێرا ڕوبەڕووی هێرشی تورکمانەکان ببنەوە. دیارە بوونی هێزەکانی بەرپەشدانەوەی خێرا لە قەزای خورماتوو گرنگی تایبەتی خۆی هەیە و ئەهەمیەتی ئەوەی هەیە کە تا ئێستا توانیویانە نێوانگەری تورکمان و کورد بکەن، بەڵام بە پاشەکشەی ئەوان دووبارە ئاڵۆزیەکان سەرهەڵەدەنەوە وەکو ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لە ئێستادا بەهۆی داواکاری هاوڵاتیانی خورماتووە ئەو هێزە ماونەتەوە و ڕەنگە بۆ ماوەیەکی دیکە بمێنەوە. گەرچی پێشتر دەنگۆی کشانەوەی هێزەکانی بەرپەشدانەوەی خێرا لە خورماتوو لە ئارادا بوو، هەروەها لە ڕۆژانی ڕابردووشدا لیوایەکیان لێ ڕەوانەی خواروی عێراق کرا، بەڵام بەرپرسانی ئەو هێزە دڵنیایی مانەوەیان لە قەزاکە دەدەن. نەخێر تا ئێستا گۆڕانکاری نییە و جێکۆرکی هێزەکان بە بریاری فەرماندەی گشتی هێزە شەکدارەکان و فەرماندەی پرۆسە هاوبەشەکانە. هیچ ڕێنەماییەک نییە بۆ جۆڵانی فەرقەی هێزەکانی بەرپەشدانەوەی خێرا. سەرەتای پێکدادانە سەربازیەکانی نێوان کورد و شیعە لە قەزای خورماتووی پارێزگای سەلاحەدینەوە سەری هەڵدا. بۆیە ئێستاش بەرپرسانی هەردوو لا پێیان وایە دۆخەکە بەکاتی هێور کراوەتەوە و ترسیان لە سەرهەڵدانەوەی بارگرژیەکان هەیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.